دووبارە شیعەکان ڕیسەکە لە حەلبوسی دەکەنەوە بەخوری. رئيس مجلس النواب إضافة لوظيفته. ادعى المدعي أنه بتاريخ 15/1/23 أصدر المدعى عليه إضافة لوظيفته. دوای ئەوەی بە بڕیاری دادگای فیدراڵی حەلبوسی لە پۆستی سەرۆکی پەرلەمان دوورخرایەوە، کورسەکەی هێشتا بە بەتاڵی ماوەتەوە و هەموو هەوڵەکانیش بۆ پڕکردنەوەی ئەو پۆستە شکستی هێناوە. لەسەر و هەمووشیانەوە هەوڵ و جوڵەکانی محەممەد حەلبوسی سەرۆکی حیزبی تەقەدوم. حەلبوسی ئەگەرچی زۆری نەمابوو لەوەی شێخ شەعلان وەک کاندیدی جێگرەوەی خۆی بخاتە سەر کورسی سوننەکان، بەڵام فشاری لایەنە شیعەکانی ئێران ڕێگری لەوە کرد حەلبوسی هەروە ئاسام بگاتە خەونەکەی و پرۆسەی هەڵبژاردنەکەی شەعلان و سالم عیساوی ڕکابەری تا ئێستا بەکراوەی ماوەتەوە. شیعەکان مەلەفێکیشیان لە دژی شەعلان لە دادگای فیدراڵی ئامادە کردو و دەیانێت پلانی بی حەلبوسی بە ئاگرەکەی دادگای فیدراڵی بسووتێنن. هاوکات دوای چەند مانگێک حەلبوسی گەڕێکی دیکەی دانووسانەکانی دەست پێ کردەوە بۆ دانانی سەرۆکی پەرلەمان. ئاژانسەکان ئاماژە بەوە دەکەن حەلبوسی لەو ماوەیەدا جارێکی دیکە بەنهێنی سەردانی ئێرانی کردووە بۆ لابردنی ئاستەنگەکانی بەردەم هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان. هاوکات هەفتەی پێشوو سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی یەکێتی و پارتی کۆبەوە. لەگەڵ ئەم جوڵە نوێی حەلبوسی، سوننەکانی ڕکابەری کە هەریەکە لە هاوپەیمانەتەکانی سیادە و عەزم و حەسم دەگرێتەوە لەسەر پشتگیری کاندیدا ڕکابەرەکەی تەقەدوم ڕێکەوتون بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان کە ئەویش سالم عیساویە. بۆ ئەمەش لایەنە شیعەکان و چوارچەوەی هەماهەنگی بڕیاریانداوە پشتگیری بکەن. بەمەش دووبارە ڕیسەکە لە حەلبوسی دەکەنەوە بەخوری و شکست دێنێت تا کەسێکی دیکەی تەقەدوم خاتە سەر کورسیەکەی. لە نێو کێشمەکێشم و هەرای دانانی سەرۆکی نوێی پەرلەمان دوو بژاردە بەردەستن. بژاردەی یەکەم هێشتنەوەی کورسیەکەی بە بەتاڵی و بژاردەی دووەمیش دانانی سالم عیساویەوە بۆ پۆستەکە کە هەردووکیان لێدانە لە حەلبوسی و کورتکردنەوەی دەستی ئەو گەنجە سەرکێشەی سوننەکانە کە خۆی وەک ڕابەری سوننەکان لە عێراق دەناسێنێت. هەر چۆنێک بێ شیعەکان ترسیان هەیە لە جوڵەکانی حەلبوسی بەتایبەت دوای ئەوەی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەنگێکی زۆری هێنا و هاتەوە مەیدانەکە. جیا لەوە پەیوەندی ئاڵۆز و ژێربەژێرەکانی حەلبوسی لەگەڵ وڵاتانی ئیقلیمیش کردوێتە ژمارەیەکی قورسی سەرگۆڕەپانی سیاسی عێراق و سەرێشێکی زۆری بۆ شیعەکان دروست کردووە.